دادخوازان لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕژیم لە مانگی محەڕەمدا. ژمارەیەک لە بنەماڵەی دادخوازان لەگەڵ هاتنی ڕۆژەکانی ئازاداری محەڕەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕایانگەیاند کە لەم کاتەدا جلوبەرگی سپی لەبەر دەکەن لەبەرەوەی کە خۆیان بە تازیەباری منداڵە شەهیدەکانیان دەزانن. لە ڤیدیۆکەدا کە لە ئامول بڵاو بۆتەوە ئەندامانی گروپی موزیکی یەکێک لە هەیئەتەکانی ئازاداری بە لیباسی سپیەوە لەسەر گڵکۆی غەزالە چەلابی یەکێک لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە ئامادە بوون و موزیکی لە خوێنی لاوانی وەتەن لالە دەپشکوێیان ئیجرا کرد. غەزالە چەلابی ڕۆژی سیمانگی خەرمانانی 1401 لە جەریانی کۆبوونەوەی تێکۆشەرانی ناڕازی لە بەردەم فەرمانداری ئامۆل بە تەقەی ڕاستەوخۆ کە لە نێو فەرمانداریەوە کرابوو یانی بەخت کرد. مستەفا قەیسەری برای محسین قەیسەری یەکێک لە گیانبەختکردوانی ناڕزایەتیەکان لە ئیلامیش لە سەفحەی ئینستاگرامی خۆیدا بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک لە براکەی نووسی من تازیەبارم نەک تازیەباری محەڕەم و حوسەین، من بە نیشانەی تازیەباریم لیباسی سپی لەبەر دەکەم. کامیلیا سەجادیان دایکی محەممەد حەسەن تورکمان لە گیانبەختکردوانی شۆڕشی 1401 لە بابل لە سەفحەی ئینستاگرامی خۆی دانووسی هاواری حەقانیەت و دادپەروەری بەرز دەکەینەوە. سپی دەپۆشین بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی ئینسانیەت بە حورمەتی منداڵەکانمان و باقی منداڵە شەهیدەکانی ئەم وڵاتە. ئیحسان خەزایی برای یەکێک لە گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی ساڵی 1401 لە شەهریار لە سەفحەی ئینستاگرامی خۆی دانووسی من تازیەبارم نەک تازیەی محەڕەم و حوسەین، من تازیەباری ئەو ئینسانانم کە زیندون بەڵام ناتوانن بژین. لەم دەورەیەدا کە دادخوازان لە بەرامبەر تازیەداری ڕژیمدا تازیەباری خەڵک بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەریە و ئازیزانەی کە لە خەبات لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کردووە وەک بەدیل داناوە. بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕش زیاتر لە ڕابردوو چاویان بە یەکتری دەکەوێت. ڤیدیۆیەک لە ئامادەبوونی ئەمیر شەهیدی باوکی مێهرشاد شەهیدی لە گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی ئەم دوایەی ئێران بڵاو بۆتەوە. ئەو بە ئامادەبوون لەسەر گڵکۆی سینا مەلایەری یەکێکی تر لە گیانبەختکردوانی ناڕزایەتیەکانی ئێران باوکی ئەوی لە ئامێز گرتووە. مێرشاد لە دایکبووی 6 مانگی ڕەزبەری 1381 بە شێوەی پیشەیی ئاشپەز بووە و لە یەکێک لە ڕستۆرانەکاندا کاری دەکرد. ئەو ڕۆژی 5 مانگی خەزەڵوەری پار بەهۆی زەربەی باتومی مەئمورانی ئەمنیەتی لە جەریانی ناڕزایەتیەکاندا لە شاری عێراق گیانی لەدەستە. سینا مەلایەری 34 ساڵ ڕۆژی 30 مانگی خەزەڵوەر لە عێراق لە ئاکامی زەربەی مەئمورانی ڕژیم گیانی لەدەستە. کاربەرێک نووسی بۆ من محەڕەم تەنیا و تەنیاوە بیرهێنەرەوەی سیما و ڕوانینی موحسین و محەممەد پورە. ئەو ڕۆژی 25 مانگی خەزەڵوەری 1398 لا خوڕەمشار ئەوەندەی زەربەی باتومی بەکرێگیراوان بەرکەوت تا گیانی بەخت کرد. هەر لەم ڕۆژانەی محەڕەمدا مەداحی ناڕازیش پەرەی سندووە. بۆ نمونە ڤیدیۆیەک لە مەراسمی نۆحەخوێنی لە دەسفول لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بۆتەوە کە مەداح تێیدا بەڕوونی لەوەی کە وێڕای ئەو گشتە کێشە ئابوووریانە ئەمانە هەموو خەمیان بابەتی حیجابە ڕەخنە دەگرێت. مەداحی دەسفولی لە درێژەدا ئاماژە بەوە دەکات کە کار بەدەستانی حکوومەتی سەرنج نادەنە هەژاری و فرمێسک و ناڵەی کرێکاران سفرەی بێنانەکان باوکانی شەرمەزار و دایکانی پەرێشان و بە پێچەوانە لە سەروەت و سامانی خەڵک ئەدزن. ئەم جۆرە مەداحیە کە دەیان ساڵە لە شکڵ و شێوەی مەداحی حکوومەتی دوورکەوتوتەوە نێونەرایەتی بەشێک لە شار و مندانی ناڕازی ئێران دەکات کە هێشتا بڕوایان بە مەسەفەیە. زۆربەی ئەمانە دوای بینینی کاریگەری وێرانگەری ئیسلامی سیاسی لەسەر کۆمەڵگای ڕابردوو خوازیاری دامەزرانی حکوومەتی سێکۆلارن. ئەو مەداحەی جێی سەرنجی ئەوانیش بەو کنایانانەی کە بەکاردێنێ خامنەئی وەک یەزیدی سەردەم ناو دەبات. هێندێکیان لە بەشێک لە نەوحەکانیاندا بە گیانبەختکردوانی شۆڕشدا هەڵ ئەدەن و ژمارەیەکی بەرچاو لە لاوان
بەرەو لای خۆیان ڕادەکێشن. ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێش مەئمورانی ئەمنیەتی یەکێک لەو مەداحە ناڕازیانیان بە ناوی حەیدەر قوبادی لە کرماشان لە کاتی نەوحە خوێندنیدا بە لێدان و ئازاردانەوە دەست بەسەر کرد. دادخوازان کە ئیبتیکاراتێکیان لە بەرامبەر تازیە حکوومەتیەکاندا هێناوەتە گۆڕێ بەشێک لە بزوتنەوەیەکی بەرینتر و ڕوو لە گەشەی داخوازین. ئەم داهێنەرانە و باقی دادخوازان بزوتنەوەی داخوازیان کردوتە یەکێک لە پایە گرنگەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی. سەرانی ڕژیم کە هەستیان بەم بزوتنەوە دژی ڕژیمی سێکۆلار و دموکراسی خوازیە کردووە گوشارەکانیان بۆ سەر بنەماڵەی گیانبەخت کردووان زیاتر کردووە. بەڵام هەر هەنگاوێکی دژی ئینسانی کار بەدەستان بە هۆکاری خۆراگری جێی ڕێزی ئەندامانی بنەماڵەکان ئاکامێکی پێچەوانەی هەبووە و بەکردەوە بزوتنەوەی دادخوازی و دیارە شۆڕشی ژینای بەهێزتر کردووە. خۆراگری دادخوازان و بە تایبەت دایکانی گیانبەخت کردووان ڕیشەی لە پشتیوانیەکدایە کە دەیان ملیۆن لە ژنان و پیاوانی کرێکار و ئازادی خوازان لێیان کردوون.